الحمد لله رب العالمين. الحمد لله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وحبيبنا محمدًا عبد الله ورسوله، شهادة تنجي قائلها يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على سيدنا وحبيبنا وشفيعنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، بۆ کەسی بەڕێز و بە حورمەت و خاوەن کەسایەتی کە خۆی کەسێکی دەست و دڵواڵا بێ، بۆ خۆی پەناگای لێ قەوماوان بێ، خاوەنی دەرک و ماڵ بێ، ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانی ژیانی ڕێیکەوتە لای کەسێک، ناودارێک، بەرپرسیارێکی وڵات، دەسەڵاتدارێک، بۆ کارێکی ڕەوای خۆی، کارەکەی شەرعی بوو، یاسایی بوو، تەکلیفێکی خۆش بوو، بەڵام ئەو کەسە دەرگای لێ نەکردەوە، یان لێی تووڕە بوو، یان پیا هەڵشاخا و دەری کردە دەرەوە، دڵشکانێک دڵی دەشکێ، زۆر زەحمەت چاک دەبێتەوە. بۆ؟ چونکە ئەم خۆی زۆر بەڕێزە، چونکە لە ماڵی خۆیدا زۆر پیا و مەردە، ئەوەی لە خۆی ڕانەدەبینی ئاوای پێ بکرێ. قورستر دەبێت دڵشکانەکە ئەگەر زۆر لە بەرامبەر ڕاببینێ، چونکە کەسانی وا هەیە، حرمەتم هەیە بۆ یەک بەیەکی جەنابتان کە دەچی بۆ لای هەر لە خۆتەوە تێڕا نابینی، بە پیاوێکی مەردی نازانی، ئەگەر وەک پێویستیش نەبێ لەگەڵت ئەوەندە کارت لێ ناکات، چونکە لە ماڵەوە یەقینت هەبووە زۆر تێڕا نابینی. بەڵام دڵشکانەکە کاتێک قورسە تۆ هەم خۆت بەڕێز بی، هەم بەرامبەر بە کەسێکی بەڕێز بزانی، هەم زۆر تێڕا ببینی. بەڵام کاتێک کە دەگەیتە بەردەمی و ئەو وانە ئازارەکە قورستر دەبێ. قورسترە دڵشکانەکە کاتێک لە دەستی دوژمن هەڵاتبی، ڕوت کردبێتە دەرگا و ماڵی کەسێک، لە دڵەوە یەقینت هەبێ بە خوێن و بە ماڵ دیفاع لێ دەکا، دەرگات بۆ دەکاتەوە، ئامێزت بۆ دەکاتەوە، لە دوژمن دەتپارێزێ. بەڵام بەعەکسەوە ئەو نەک لە دوژمن نەتپارێزێ، بتگرێ و تەسلیم بە دوژمنەکەی دوێنێت کاتەوە، ئازارەکە زۆر سەختتر دەبێت. دڵشکانێکە تەواوی تەمەن لەگەڵ تا دەمێنێتەوە. ئایا شتی وا ڕوودەدا؟ ئێمە هەر بیستومانە خەڵکی فەقیر و هەژار و بێکەس و بێدەر داماوە ئەگەر ڕووی کردە کەسێک دەرگای لێ نەکرێتەوە. ئایا دەکرێت کەسێک بەڕێزترین کەس بێ، خاوەندەرەکترین کەس بێ، ڕۆژگاری ژیان ڕێی بخاتە ماڵێک و دەرگای لێ نەکرێتەوە، پێشوازی لێ نەکرێ، بە پێچەوانەوە لەگەڵیشیا توند بن، تووڕە بن، پیا هەڵشاخێن بیکەنە دەرەوە؟ بەڵێ ئەوە ڕێبازەکەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەم وتارەش لە خزمەت پێغەمبەردا دەبین صلی الله علیه وسلم. ئەوە بەسەر کەسێک هاتووە کە خاتەمی ئەنبیا و مرسەلینە، کە لە هەموو کەسی سەر زەوی بەڕێزترە، لە ئادەمەوە تا کۆتا مرۆڤی سەر زەوی هیچ کەسێک بە قەدر و حرمەتتر نەبووە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. کەسێکە خوا شاهیدی بۆ داوە وئینەکە لەعەلا خولوق عەظیم. کەسێک بووە خواناسانی کورد قەدریان زانی، و کاتێ مەحوی خۆمان دەفەرمێ کەسێک جێ هەڵتروشکانێکی لەو بەرقاپیە دەستکەوت، بەعاری دێ بڵێن ئەم شوێنە وەک تەختی سولەیمانە، بەعاری دێ بڵێن ئەم جێگا وەک تەختی سولەیمانە. دەفەرمێ کەسێک بچێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو زاتە ئەوەندە گەورەیە، بۆ خۆی ئەوەندە گەورەیە، کەسێک خوا ئەو فەزڵی لەگەڵ بکە، بچێتە خزمەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم،
یەک جێ هەڵتروشکانێکی دەستکەوێت جا سەیری و شەڕەسەنەکانی کوردی کەن بەڕێزان نەک ئەوەی کە چوار مەشقی لێی دانیشی نەک ئەوەی لەسەر چۆک دانیشی هەر جێ هەڵتروشکانێکت دەستکەوێت لەکوێ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە تەنیشتی ئەوە نەوەڵڵا لەناو ژوورەکەیدا نەوەڵڵا لەبەر قاپیەکەی لە دەرێ لەبەر قاپیەک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوحم بە قوربانی خۆی و ناو ڕێبازی بێ لەناوەوە دانیشت بێ تۆ لەبەر قاپیەکەی دەرێ جێ هەڵتروشکانێکت دەستکەوێ ئەگەر پیاوێکی بە حورمەت پێت بڵێ خۆزگەم بە خۆت وەڵڵا کەس شوێنی وەک تۆی نییە ئەڵەی تەختی سولەیمان پێغەمبەر عەلەیهی السەلامت پێ بڕاوە وەڵڵا بە عاری دێ ئەڵێ سوکاتیم پێ مەکە تۆ قەدری منت نەزانی قەدری شوێنەکە من نەزانی تووڕە دەبی لێی کەسێ لەبەر قاپی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێی یەک هەڵتروشکانی دەستکەوێ بەخوا ئەبێ پێی لە خۆی پێ لە هەموو پاشاکانی دنیا گەورەتر بێ خۆشەویستم ئەگەر خوا بە نسیبی کردی چوویتە عومرە چوویتە حەج ئەو فەزڵەت بە نسیب بوو چوویە خزمەت ئەو شوێنەی سەرداری مرۆڤایەتی تێدا نێژراوە لە ژوورەکەیدا ئەگەر جێ هەڵتروشکانێکت دەستکەوت ئەگەر توانیت سەلامێکی لێ بکەی بڵێ ئەسسەلام عەلەیکە یا ڕەسوول الله لەو کاتەدا دڵ و دەروونت خۆی پێ لە هەموو کەسی سەرزەوی دەوڵەمەندتر و دەسەڵاتدارتر و پاشاتر نەبوو کەشفێکی خۆت کە عەزیزەکەم لەوە ئەچێ ئیمانەکەت هێشتا کامڵ نەبوو بێ کەچی ئەم زاتە بەرزە کە هەزارەها هەزار شەیدای هەیە تا قیامەت ئەچێتە بەر قاپی کەسێک لە تائیفە سێ نامرد دوو لە ڕووی جەنابتان و خاوەندەرکان سێ نامرد نەک بە خێراتنی ناکەن لێی تووڕە دەبن دەری دەکەنە دەرەوە بەردبارانی دەکەن منداڵە ورکەی بە شوێن دەخەن بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم مرۆڤە کاتێک کە دەگاتە بەرەوە و تۆزێ منداڵەکان لێی دوور دەکەونەوە لەو کاتەدا دەستی زەلیلی بەرەو خوا بەرز دەکاتەوە دوعا بکە ئەو وەختانەی کە ئاوا سەخت دڵت شکێندرا دەستی نزا بۆ لای ئەڵڵا بەرز بکەوە اللهم أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس يا أرحم الراحمين أنت رب المستضعفين وأنت ربي هەردوو دەستەکەی بەرز کردەوە بەلای خوب بەلای پەروەردگار فەرمووی یا ئەڵڵا سکاڵای بێنازی خۆم سکاڵا و شکوای حاڵی دڵشکاوی خۆم زەبوونی خۆم ئەی پەروەردگارم کەساسی خۆم ئەوەی کەوا دوژمنی کافر سوکایەتی پێکردم دەری کردم منداڵە وردکەی شوێن خستم یا ئەڵڵا من سکاڵای خۆم دێنمە بەر قاپی تۆ ئەی ئەرحەم الراحمین ئەی خوای بەبەزەیی لە هەموو بەبەزەییان بەزەییتر خوایە تۆ خوای بێکەسانی ئەنتە ڕەب المستەضعەفین یا ئەڵڵا تۆ پەروەردگاری چەوساوەکانی تۆ کەسی بێکەسانی تۆ پشت و پەنای بێپەنانی خوایە گەلێک بێپەنام یا ئەڵڵا بێ پشتیوانم خۆت پشتیوانیم بکەی دەستەکانی دەلەرزی فرمێسک بە چاوی پیرۆزیدا دەهاتە خوارەوە خوایە بێی بەهانا و هاوارمەوە بە چەم دەستپێری خزمی نامەرد لە مەککە دەرم دەکا بێگانەی نامەرد لێرە دەرم دەکا خوایە بەس تۆم لێ نەڕەنجێی خوایە بەس تۆ لێم عاجز نەبی قەی ناکە خوایە پێویستیم بە لوتفی تۆیە و دەرگای ڕەحمەتم لێ بکەیتەوە کەسەکەم ئەو وەختەی دڵت شکا ئەو وەختەی زوڵمت لێ کرا هەموو دەرگاکانت لەسەر داخرا دەرگایەک هەیە قەت داناخرێ قەت دەست نوێژێک هەڵگرە و لە سوچی مزگەوتێکە لە ماڵەکەی خۆتدا بڵێ ئەی پەروەردگاری کەسی بێکەسان هانام بۆ هێنای بەڵام لەو کاتەدا زۆر خۆت بەزەلیل بزانە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ دوعا بکەی و بیرت لای پارەکانت بێ دوعا بکەی و بیرت لای کۆشک و سیارەکەت بێ دوعا بکەی و بیرت لای قەوم و خزم و عەشرەت و حیزب و دەسەڵاتەکەت بێ ئەمە نابێ ئەبێ بڵێی کەسم نییە خوایە تۆ نەبێ هیچ کەس شک نابم خوایە دەرگاکەی تۆ نەبێ هانام بۆ هێنای واللهی دەست بەجێ خوای گەورە بەدەنگتەوە دێ ئێرەدا دوو دەرسی ژیان هەیە یەکەمیان ئەوەیە سکاڵاکردن پاڕانەوە
خوای گەورە زۆری پێخۆشە، خوای گەورە سەرزەنشتی پێغەمبەری نەکرد صلی الله علیه وسلم بڵێ تۆ پێغەمبەری ئەم لاوانەوەیە لە چییە؟ ناخوا پێخۆشە لێ بپاڕێیتەوە، کزۆڵی بۆ دەرببڕی، کزۆڵی لەبەر قاپی هەر کەسێکە عیبە، بەس بۆ خوای گەورە بپاڕێیتەوە کزۆڵبی ئەوە زۆر گەورەیە، گەورەت دەکات. دوم مرۆڤ چەند بەدین بێ، چەند دیندار بێ، چەند بەڕێز بێ، چەند پایەدار بێ، چەند پاڵەوان بێ، هێشتا پێویستی بە دڵدانەوە هەیە، لە کاتی لێ قەومانە پێویستی بە دڵدانەوە هەیە. بۆیە خوای گەورە یەکسەر چوار دڵنەوەی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم. ئەمە وتاری ئەمڕۆیە، مرۆڤ پێویستی بە دڵدانەوەیە چەندە بەهێزیش بێ. یەکەم دڵدانەوە کە عیلاجی فەوریە، شوێنێک بریندار دەبێ ئەبێ خێرا عیلاجێکی فەوری بکەیت، ئەینان نزیف دەبێ و برینەکە ناوەستێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی لە شکانی دڵیەتی خوێن لە دڵی دەچۆڕێ، یەکەم عیلاج خوای گەورە بۆی دەکات. دەفەرمێ لە سنووری تائیفا بوو، هێشتا شارەوانی تائیفی بەجێ نێشبوو بە لەفزی ئەمڕۆ، لە سنووری تائیفا عەداس ئیمانی هێنا. جەنابتان سیرەتان خوێندوتەوە بۆتان باسکراوە، درێژی ناکەمەوە. عەداس ئیمانی هێنا، چوە خزمەتی ئیمانی پێهێنا، سەری ماچ کرد، هەردوو دەستی ماچ کرد، هەردوو قاچی پێغەمبەری ماچ کرد صلی الله علیه وسلم. خوا لێرەدا دوو دڵنەوەی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم. خۆشەویستم دڵخۆش بە ئەو سەرەی، ئەو دەستەی، ئەو قاچەی چەند دەقەیەک لەمەوە بەردی پێدا دەدرا، ئێستا خەڵک هەیە شێت و شەیدایە و عەوداڵە ماچی بکە. دڵخەمبار مەبە، تۆ قەدری خۆتت هەیە، پارێزراوە، تۆ دەستت خاڵی نەبوو، هاتووی ئەمانە هیدایەت وەرگرن، خۆ هیچ لیان نەدەویست، خۆ بەخوا پارۆپۆڵی کەسن نەدەویست، پۆست و پلەپایە لیان نەدەویست، هاتووی خێریان پێ بگەێنی، وەریان نەگرت، ئەوە عەداس بۆ خۆی عەوداڵ و خێرەکەت لێوە دەگرێت، سەفەرەکەت شکستی نەهێناوە، دڵخۆش بە. بەڵام بەڕێزان جاری وا هەیە دڵشکان هێن گەورەیە بە دڵنەواییەک دڵن نادرێتەوە. بەڵام ئەم حاڵەیان لەسەری بوەستین، ئاگامان لەیەک بێ سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرسی ژیانە. هەموو جار پێتان دەڵێم ئەوە نییە لاپەڕە هەڵدەیەوە بیخوێنیەوە، دەرسی ئەمڕۆی لێوەرگرە. خوای گەورە لێرەدا پێی فەرمووین هەندێ دڵشکان هەیە ئەبێ فەوری دڵشکانەکەت عیلاجکەی. ئەینا کەسەکە دڵشکاوەکە تووشی گرفتی دەرونی دەبێ، تووشی گرەی دەرونی دەبێ. وەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لە سنووری تائیفدا خێرا دڵنەوەی پێغەمبەر دەکات، هەر دەست بەجێ. بۆیە کەسێک ئەگەر کەسێکی ئازیزی لێ دەستدا، هیچ دڵشکانێک بەقەدەر کەسێکی خۆشەویستن لەبەر دەستا بمرێ قورستر نێ خوا پەناماندا. خوا سەبووری ئەو کەسانە بدەیت کە ئازیزیان لە دەستداوە. لەو کاتەدا ئیسلام عیلاجی فەوری داناوە. خەڵکی مسلمان واجبە لەسەرتان واستان لە ئیشەکە بێنن، دوکان و بازارتان داخن، بە دەمیەوە بن، ماڵ و منداڵتان بەجێ بێڵن، بڕۆن نوێژی جەنازەی لەسەر بکەن. نوێژی جەنازە بۆیەوە خێرە، دڵنەواییە بۆ خاوەن مردوو، خێریشە بۆ مردووەکە. واجبە خێرا هەمووتان بڕۆن بۆ گۆڕستان. کەسێک کە کەسێکی لێ مردووە لە بەردەستیا جەنازەکە هەیە کە ئەو هەموو مسلمانە بە ڕێزەی وەکو جەنابتان دەبینێ، وەڵڵی سەبووری بە دڵ دەرونی دادێ. ئەمە دڵنەواییە سەر قەبران. دوای دەچی دڵخۆشی دەدەیتەوە، دوعای خێری بۆ دەکەی، خوا سەبووری دەدا. کەسێکی لێ مرد فەورەن دەبێ مسلمانان بە دەوریەوە بن. ئەینا دوای مانگێک گوردەوە دەخوای گەورە سەبوورە، سەبووری دەدا، تۆ لە کاتی پێویستە لەگەڵی بە. کەسێک نەخۆشیێکی کتوپڕ دەگرێ لە ماڵەوە دەکەوێت، بۆیە عیادەت المەریض ئەوەندە خێرە، دەست بەجێ بە دەوریەوە بە. چونکە وا نەزانێت کە تازە دەوری چۆڵ بوو، ئیشی لە کۆمەلگا نەما، ڕەفیقی بە دەورەوە نەما، ئەو کەسەی خوا پەناماندا و خوا شیفای نەخۆشەکاندا تووشی نەخۆشی کتوپڕ بوو، دەست بەجێ لەگەڵی بە خێرێکی گەرێک گەورەیە. هەوڵ بدە کوڕەکەت کچەکەت قەت لە هاوسەری جیانە بێتەوە، هەموو محاوەلەی خۆت بکە. ئەگە خوا نەخواستە جیابەوە دڵی مەشکێنە، یەکەم لەحزە فریایکەوە بڵێ خوای گەورە دەرگای خێر لێ دەکاتەوە. ناومێد مەبە لە ژیان، لەگەڵ یابە، ئاگەر لێبێ، چونکە تووشی گرفتی دەرونی و گرەی دەرونی دەبێ، دوایی زەحمەت وەکو خۆی لێ دێتەوە. کارەساتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە تائیف هێن قورسە، بەم دڵدانەوەیش هێشتا ئازارەکە هەر زۆرە. دڵدانەوەی دووەم دەست پێ دەکات. کاتێک کە شەو بەرەو مەککە دەگەڕێتەوە لە شوێنەکە لەگەڵ زەید لایەنداوە بە دەنگە خۆشە نەرمەکەی قورئان دەخوێنێ. خۆزگەم بەو سەحابانەی گوێیان لە دەنگی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم. خۆزگە لە بەهەشتا خوا ئەومان پێ بەنسیب کا پێغەمبەر قورئانمان بۆ بخوێنێتەوە، گوێمان لەو دەنگە خۆشەی بێت. ئەبێ بە چه ئاوازێک خوێن بێتی. ئەم قاریانە ئێستا کە قورئان دەخوێنن ئینسان لەشی دەهەژێ، ئەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆنی خوێن دەبێت. لەو کاتەدا خوای گەورە ئاگاداری کرد لە سوڕەتی ئەلەحقاف ئاەتی 29دا، لە سوڕەتی ئەلجن ئاەتی 1 و 2دا تەماشای کەن. خوا فەرمووی دڵخۆشیت دەدەمەوە. سەرانی تائیف دەریان کردی، سەرانی جنۆکە ئێستا لە خزمەتتان و ئیمانیان پێهێنای. نوێنەری جنۆکە ئامادەن، هەموویان ئیمانیان بە تۆ هێنا،
ئیمانیان بە قورئان هێنا گوێیان لێگرتی دەچن دینەکەت بە قەومی جنۆکە ڕادەگەێنن دڵخۆش بە سەفەرەکەت شکستی نەهێناوە ئەگەر نوێنەری خەڵک دنیایەکان مرۆڤەکان بەردت پێدا دەدەن نوێنەری مەخلووقێکی ترم کە جنۆکەیە و تۆم پێغەمبەری ئەوانیشی هاتوون پێشوازی لێ دەکەن دڵدانەوەیەکی گەلێک گەورە بوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام هێشتا دڵەشکاوەکەی ئەوە قرە ناگرێ دڵدانەوەی سێیەم کە دەگاتەوە شاری مەککە دوژمنی کافری مەکەش خۆیان ئامادە کردو چونکە تایفیەکان هەواڵیان داوە خوای گەورە دڵنەوایی دەکا خۆشەویستم ناهێڵم دوژمن دڵی پێت خۆش بێ تایفیەکان پێیان وتی کە چوویتەوە ئەمجا مەجلیس گەرم دەبێت جا بزانێت چیت پێ دەکەن وتاری جمعەی ڕابردوو بۆم باسکردن خوا فەرمووی بە دوژمنێک کە دوژمنی خۆت و دینەکەتە 12 ساڵە دیفاع لێ دەکەم خوا ئەتوانم مەلایکەت بنێرم هەرچی دەستت بۆ بێنێ ئاگری پێوە نییە بەڵام نە بۆ دڵنەواییت بۆ ئەوەی سەرانی تائیف لوتیان بشکێ خۆم دیفاعت بە دوژمنەکەت لێ دەکەم پیاوێکی مرد هەبوو هەرچەند کافر بوو مطعمی کوڕی عەدی بەخۆی و 6 کوڕی چەکداریەوە بەخۆی و خزمەکانیەوە وتیان محەممەد وەرە پەنای ئێمە بردێ دەوری کەعبە وتی ئەوە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه هاتۆتەوە لە پەنای مندایە هەر کەسێک مەردە و پیاوە دەستی بۆ بەرێ من دەیپارێزم و لە پەنای مندایە محەممەد بڕۆوە ماڵی خۆت هیچ کەس ناتوانێت قسەت پێ بڵێ خۆ مطعیم دڵی نەرم نەبوو بۆ ئیسلام بەڕێزان بە بەڵگەی چی چونکە مطعیم بە کافری مرد چەند ساڵ دوای ئەو مطعیم بە کافری مرد مطعیم بە کافری مرد خوا بە کافر دیفاعی لە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ئەمەش دڵنەواییە دڵنەوایی چوارەم دەست پێ دەکا بەڵام هێشتا برینەکە سەختە جوبریل دێتە خزمەتی هەر لە ڕێگادا ئەی خۆشەویستم فریشتەی ئاسمانەکان فریشتەی شاخەکان لە خزمەتتایە ئێستا ئەمری پێ بکە چیاکانی تایف هەڵدەگرێ بەسەر خەڵکی تایفادایان خاتە خوارەوە هەمویان بە ناخی زەویدا ڕۆدەبا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ شتی وا نابێ من ڕەحمەتم پێیە بۆ خەڵک ئینشاءڵڵا لەنەوەی ئەواندا موسڵمانی باش هەڵدەکەوێت لەنەوەی ئەو کافرانە موسڵمان دروست دەبێت باخوا غەزەبیان لێ نەگرێ دەرسی ژیان لێرەدا ئەوەیە کاتێک کە مەزڵوم هەستی کرد هەیە دادگایەک گوێی لێ دەگرێت ئەمە پەیامە بۆ کاربەدەستانی وڵات مەزڵوم ئەوەی دەوێت دادگایەک هەبێ پەنای بۆ بەرێ دادگاکەش هەر سکاڵا وەرگر نەبێت تەنفیزیشی هەبێت تۆڵەشی بۆ بکاتەوە دڵی ئاو دەخواتەوە دوژمنایەتی پەیدا نابێت خوای گەورە دەرگای ئاسمانی کردەوە دادگای ئاسمان سکاڵای پێغەمبەری بیست صلی الله علیه وسلم هەر سکاڵاکەی نەبیست داوەکەش تەنفیزە تۆڵەت بۆ دەکەمەوە ئەوەی سوکایەتیان پێکردووی هەمویان لەناو دەبەم پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵی ئیسراحەتی کرد مرۆڤ هەر ئەوەندەی دەوێت جیهەتێک هەبێ وەکو حکوومەت بتوانێت دیفاعی لێ بکە بە خەفەتەوە نەتلێتەوە تا مردن بەڵام بەڕێزان ئازارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم سەفەرە دڵپڕشکاویەدا هێشتا پڕ نابێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەیشتەوە ماڵەوە کاتێک کە دەرگای ماڵەکەی کردەوە خات و خەدیجە لە ژیاندا نەماوە وەکو جاران لە کاتە سەختەکاندا بێ پێشوازی لێ بکا و دەرگای لێ بکاتەوە و دڵنەوایی بکە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە کوڵ گریا بیری ئەوەی کردەوە یەکەم ساتی سەختی پێغەمبەرایەتیم کە لە حیرا گەڕامەوە کە وەحیم بۆ هات دەترسام چونکە قەت جوبریل نەبینی بوو پەیامی خوا یەکەم جار بوو زۆر ترسا بووم وتم ئەی خەدیجەی خۆشەویستم لەقەد خەشیت على نفسی ئەترسم شتێکم لێ بەسەر بێ خراپەیەکم توش بێ یەکسەر خات و خەدیجەی دڵنەواکەر ئافرەتە ژیر و عاقڵەکە دڵنەوایی کردم فەرمووی کەلا والله لا يخزيك الله أبدا نا مەترسە والله سوێن بەخوا ئەی محەممەد خوا قەت تۆ تووشی شکست و زەلیلی ناکە چونکە تۆ پیاوێکی پیاوانەی چونکە تۆ تەصیل الرەحم بۆ خزمەکانت باشی خزم دۆستی تۆ تەحمیل الکەل هەر کەسێ لێی قەومێ دەرگات کراوەیە بۆ لێ قەوماوان تۆ توقری الضەیف هەر کەسێ بێ بۆ میوانداریت قەت دەرگات دانەخراوە و خزمەتی میوان دەکەی تۆ کەسێکی خاوەن پێداویستی بەدەستی ناومێدی لە قاپید ناگەڕێتەوە قەت خوا تۆ ڕیسوا ناکا و زەلیلن ناکا بەڵام ئەمڕۆ دێتەوە خات و خەدیجە لە ژێر خاکایە زۆر سەختە بەڕێزان دەرسی ژیان پێمان دەڵێ هەندێک کەس تا ئەبەت شوێنەکەیان پڕ نابێتەوە قەت شوێنەکەیان پڕ نابێتەوە وەکو دایک و باوکت کە مردن کە دایک و باوک مرد قەت شوێنەکەی پڕ نابێتەوە لە ماڵدا هاوسەری بە وەفا و چاک کە مرد و لێت جیابەوە قەت کەس نە شوێنی بگرێتەوە کەس شوێنی خەدیجەی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەگرتەوە
خۆی بە جەرگ سووتان تاقیمان نەکەیتەوە ئەولادی ساڵحت کە مرد هیچ هێزێک نییە شوێنەکەی لە ماڵا پڕکاتەوە ئەگەر دە کوڕ و کچی ترت هەبێ. هەروەها هاوڕێی دڵسۆزی کاتی تنگانە کە مرد ئەم کەسانە شوێنیان پڕ نابێتەوە لە ژیانتدا، بە تایبەت لە دوو شوێنە دایمە دێنە بەرچاوت. یەکەمیان لە کاتی خۆشیدا وەڵی نانێکی خۆش دەکەی خۆزگە ئەویشم لەگەڵا بووە ئێستا لەسەر سفرەکەی ماڵم بوویە. دووەمیان لە کاتی دڵشکان و موسیبەتە بیرت دەکەوێتەوە فڵان کەسی دڵسۆزم خۆزگە ئێستا لێرە بووە و دڵنەوایی بکردمایە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خەدیجەی لێ نییە زۆر بە کۆڵ دەگری، زۆر ناڕەحەت دەبێ. بۆیە هەندێک جار بە هەموو ئەم دڵنەواییانەی کە بۆ پێغەمبەر کران صلی الله علیه وسلم لەسەر زەویدا سوکنایی دڵی نەهات. هەندێک دڵشکان هەیە ئەگەر هەموو سەر زەوی دڵنەواییت بکە ئێستا برینەکەی سڵاڕێژ نابێت. خوا پێغەمبەری بەرز کردەوە بۆ ئاسمان. سەفەری ئیسرا و میعراج ئەوە حیکمەتەکەیەتی، یەکێ لە حیکمەتەکانی بەڕێزان. محەممەدی خۆشەویستم، ئەزانم دڵت هێشتا خوێنی لێ دەتکێ بەهۆی سوکایەتەکانی تائیفەوە. لەسەر زەوی چوار دڵدانەوە هەبوو ئارامی نەکردەوە بە یەکجاری، بەرز بەوە بۆ ئاسمان. لصلاة الله ببين سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. هل آياتي شي قرآن تخوين دوا جيرنوسي كردي بو مكة لسر بوشبه وشي بوستا. أم آيات قرآنية باسي إسراء ومعراج كما مستاي قولوا ما مستاي خوم دكتور سباعي كم متاربوي باس كردين درس قولكاني جياني أمايا هەر وەختێک یەکەم دەرس دڵت تەنگ بوو کە دڵت شکێندرا کە خۆت بە مەغدور زانی کە دڵت ناڕەحەتە. خۆشەویستان داوای لێبوون دەکەم جێگای دەرەوە دیارە و موسڵمانە بەڕێزانە بە پێوە وەستاون، هەر کەسێک بۆ شایەکی هەیە یەک تۆ زۆر نەپێشەوە. ئینشاءڵڵا خۆشەویستەکانی ئەوش بە پێوە مەوەستن، داوای لێبوونتان لێ دەکەم خوا جزای بەخێری هەموو لایەکتان داتەوە، بەڵکو مزگەوتەکە جێگای بێتەوانێ و بێنە ژوورەوە. دەی ڕەحمەتی خواتان لێبێ. ئینشاءڵڵا هەر کەسێک جێگا بۆ موسڵمانێ بکاتەوە خوای گەورە کەلێنێک و کەم و کوڕێکی ژیانی بۆ پڕ دەکاتەوە. وردە نەژوورەوە کەسەکانم. بەڵێ خۆشەویستانی خۆم، کاتێک کە مشکیلەیەکت هەبوو بە تەنیا دامەنیشە، هەر وەختی هەستت کرد لە ماڵەوە دڵت تەنگە کەسێک لە ماڵەکە تا تووشی نەخۆشی دەرونی بووە بە تەنیا دایمەنیشێنە. لە ماڵی ئامۆژگاری مەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە دڵی تەنگ بوو پێغەمبەری خوا گەشتی پێکرد، گەشتێکی درێژی پێکرد. بەڵام ئەو شوێنەی کە بۆی دەچی زۆر گرنگە ئاگال لێبێ، مەچۆ شوێنێک لە چاڵێک هاتوویە دەرەوە بکەوێ چاڵێکی ترەوە، لە خەمێک ڕزگارت بووە بکەوێ خەمێکی ترەوە. گەشتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی بوو؟ من المسجد إلى المسجد، کاکە وەرە بۆ مزگەوت. وەڵی خوتبەی جومعە ئەگە خوا ڕەحممان پێ بکە ئەبێ وتارێک بێ، دڵنەوایی بێ، دڵخۆشکەر بێ، ئومێد بەخش بێ کە خۆشەویستم کە مەراقێکت هەبوو وەرە بۆ مزگەوت. وەڵڵا ئەم ئیماندارانە کە بەس لەبەر خوا یەکترمان خۆش دەوێ، بڕواتان هەبێ من وەکو خۆم و ئێوەش ئەوەی پێویستی ئەم دنیای بێ ئێمەی بەیەکەوە لێرە کۆ نەکردوێتەوە. بەو خوایە بەس ئەم وتاری جومعە و مزگەوتە ماوە کە هەرچی مەسڵەحەتە لەم سەر زەویەدا کۆمان ناکاتەوە. ئەم خەڵکە لەبەر خوا تویان خۆش دەوێت، تۆ خەڵکت خۆش دەوێت. بەو خوایە کە دەچیتە دەرەوە ئەم دوعا خێرانە دەبیستی چەند فرمێسکێک لەبەر خوا بە چاوت تا دێتە خوارێ ئەوەی مەراقە نادمێنێ. وەرە ئاوا ڕووکە مزگەوت. بەڵام کاکی شیرینم بمبورە بەخوا تۆ بچی بۆ نادی عەرەق بخۆیتەوە، بچی موادی هۆشبەر بچێشی بەنج ببی، بەخوا بڕۆی بۆ گەعدە و گۆرانی، وەڵڵی کە هاتیەوە مەراقەکەت زیاتر دەکات. بزان ئەو شوێنەی ڕووی تێ دەکەی بۆ خەم ڕەواندن کوێیە. دووەمیان لەیلەن کە ڕۆژ خەمت هەبوو یەقینت هەبێ خوش لە دەرگای خێر دەکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژە ئاوالەی قەوما خوا لە شەوا شەوڕەوی پێکرد. هیچ کاتی ئێوارەت کە کردەوە وا مەزانە مەراقەکەت خەمەکەت بەردەوام دەبێ. خوا لە شەوا دڵنەواییەک دەردەکات. سێم لنوریه من آیاتنا، خوا بەڵگەی هەندێک لە بەڵگەکانی خۆی نیشاندا، ئاياتی خۆی نیشاندا. سەروەرم پێغەمبەری خوا وەرە سەیری کە خوا چیت نیشان دەدا. ئاسمانەکان کرانەوە، پێغەمبەران پێشوازی لێ دەکەن. سەرانی تایف چین؟ دڵی خۆت بە ئەوانە تەنگ دەکەی؟ هەموو پێغەمبەرانی خوا هاتون پێشوازی لێ دەکەن، ئیمامەتیان بۆ دەکەی. وەرە بەهەش ببینە، کوڕە ئەم دنیا فانیە چییە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە چ دەروونێکی فەراحەوە گەڕایەوە، سەبووری بە دڵەکەی داهات. ئەوەندەی ئیمان شەحن بۆ وەرگرت، موسیبەتەکانی دوای سەفەری هیجرەتیشی هەمووی قبوڵ کرد. بۆیە خوای بەڕەحمی میهرەبان من و تۆ بەرز ناکاتەوە بۆ ئاسمان ئیلا لێ ڕێی نوێژەکانمانەوە نەبێت. نوێژ میعراجی موسڵمانە، بەڵام وەڵڵاهی یەقینتان هەبێ هەر یەکێک لە ئێمە خوا لە ژیاندا لە کاتی دڵتەنجیدا نمونەیەکن نیشان دەدا، بە شەرتێک چاوت نەبەست بێت،
بە شەرتێک چاوی خۆن نەنوقان بێ و عینەشێکی ڕەشی تاریک لە چاو نەکرد بێ بە دوو شت یەکەمیان بەس دەرگا داخراوەکە ببینی جاری وایە ئێمە بەس ئەو دەرگا داخراوە دەبینین کاکە یەک تۆس ڕوو وەرچەرخێنە دەرگای تر زۆر کراوەتەوە چاوت چڕمەکەوە لەسەر دەرگای داخراوە ئەمە نەبوو شتێکی تر دووەمیان ئێمە هەر بەرزتر لە خۆمان دەڕوانین ژیانیش وایە تۆ حتا بەرزتر لە خۆت بڕوانی بەخواست شیفای دڵ و دەروونت نایە یەک تۆ سەر نزمکەوە خەڵک هەیە زۆر لە تۆ منکوبترە شیفای دڵ و دەروونت دێ خەمەکەت دەڕەوێتەوە تۆ دەوڵەمەندی تۆ هەژارنی تۆ کەسازنی تۆ بێدەرەتان نی کۆتایی وتارەکەم بە بەسەرهاتێکی ڕاستەقینە دێنم زانای پایەبەرز پزیشک و مامۆستای زانکۆ و بانکخواز و نووسەری ئیسلامی دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبە بەناوبانگەکەیدا قلوب تەحوی العەطا لەلا طەبعی سێەوەی لای منە چاپی سێیەم 2019 چاپ کراوەتەوە لاپەڕی 182 خۆشبەختانە لەبەر بە نرخی ئەم کتێبە لە کتێبخانەی کوردیدا کراوەتە کوردی بە ناوی دڵە بەخشندەکان مافناس و نووسەر مامۆستا هێمن محەممەد عەلی کردوێتی بە کوردی لە لاپەڕی 155 کوردیەکەیدا دکتۆر دەڵێ لەو خەستەخانانەی کە دەوامی تێدا کردووە یەکێ لە کارمەندەکان کە کەسێکی هەژار دەبێت سکیوریتی دەبێت خزمەتی نەخۆشەکان دەکات بە پێشوازی نەخۆشە دەوڵەمەندەکانەوە دەچێت ئەڵێ ڕۆژێکیان ئاگادار کرام نەخۆشێکی زۆر دەوڵەمەند دێت بڕۆ ئیستیقبالی بکە بیرم دەکردەوە لە حاڵی پەرێشانی خۆم لە موچەی کەمم لە کرێچێتیم لە بێدەرەتانیم لە بێماڵ و حاڵیم لەو کاتەدا ئۆتۆمبیلێک هات ناتوانم بڵێم خەویشم بە ئۆتۆمبیلی واوە نەبینیوە کە ئەو ئۆتۆمبیلەم بینی وتم دەوەرە ئەوە نەخۆشە و منیش کە نەخۆش دەبم دەبێ بچمە کوێ وەڵی حەچی باب و باپیریشم هەیان بۆ بیفرۆشی ئۆتۆمبیلێکی ئاوا ناکە ئەوە ژیانە ئەوە سیارەکەی بێ ئەبێ خواردنەکەی چۆن بێ ئەبێ ماڵەکەی چ بێ ئەبێ چ بخوا ئەبێ چەنی پارە هەبێ سەیری سیارە شڵەکەی خۆم بێ ماڵ و حاڵەکەی خۆم بەزەین بە خۆم دادەهاتەوە ئەڵێ لەو کاتەدا کە دابەزی و قاپیان بۆ کردەوە کورسیەکیان بۆ دانا قاچێکی لە ئەژنۆیەوە بڕابەوە پەنا بەخوا لێ نزیک بووم وەکتم قوربان من لە خزمەتتا منیان ڕاست کاردووە جەنابەت ژووری دیاریکراوت بۆ دیاریکراوە خۆم پێ نەگیرا و فزوولیم کردووتم قوربان هاتووی چارەسەری ئەم قاچە بڕاوەت بکەی چاوەکانی پڕ بوو لە فرمێسکی گەرم دەنگی بە کزۆڵی وتی ناکوڕم خۆزگە هەر ئەمە بوویایە شوێنم گرتووە هاتم قاچەکەی تریشم ببڕنەوە هەردوو قاچم دەبڕدرێتەوە ئەمڕۆ ئالەو کاتەدا تەزویەک بەلەشما هات کە سەیری قاچەکانی خۆم کرد من هەردوو قاچی ساغم هەیە هۆن فرمێسک بە چاوما هاتە خوارەوە کابراوەی زانی بۆ ئەو دەگریم بەڵام من پێش ئەو بۆ خۆم دەگریام هەی عەبدی نمەگنە ناس ئێستا گلەیی لەخوا دەکرد کە هیچی نەداویتێ هەر ئەوەی بە هەردوو قاچی ساغت دەڕۆی تۆ هەموو دنیات هەیە بۆیە لە کاتی هەر لێ قەومانێکە خوا نمونەیەکن نیشان دەدا ئەگە دڵی خۆتی پێ بدەیتەوە دوعایەکی خێریش بۆ بەرامبەر بکەیت یا ئەڵڵا داوا لێ دەکەم بە ناوە جوانەکان سیفاتە بەرز و باڵاکانت یا ڕەبی خوا لە تەنگانەدا بێ بەهانە و هاوارمانەوە یا ڕەبی خوا لە تەنگانەدا دڵمان خۆشکەی خوایە محتاجی دەستی نامەردمان نەکەی یا ئەڵڵا هەر کەسێک وەکو ئەم پیاوە بەڕێزانەی مزگەوت بەدەم خەڵکەوەیە خوایە تۆ بەدەمیەوە بێ هەر کەسێک ماڵت ئاوەدان دەکا خوایە ماڵی ئاوەدانکەی خۆمان خستە ماڵەکەت لەم ڕۆژی جومعەدا یا ئەڵڵا لە گوناهەکانمان خۆش بێ یا ئەڵڵا لە هەموو گوناهەکانمان خۆش بێ دەستی نزا بەرز دەکەینەوە خوا شیفای نەخۆشیەکانمان بدەیت خوا شیفای هەموو نەخۆشیەکانمان بدەیت خوا دڵی بە خەمەکانمان خۆشکەی چۆن دڵنەوایی پێغەمبەرەکەت کرد صلی الله علیه وسلم ئێمەش ئومەتی ئەوین خوا لە هەموو تەنگانەیەکە خۆت دڵنەواییمان بکەی ڕەفیقی چاکمان بەنسیب بکەی آمين آمين والحمد لله رب العالمين